ئەم شەو بە پشتیوانی خی پەروەردگار باسی ڕۆڵی یەکێکی تر لەو سەرکردە کوردانەکەین کە لە ڕووی اتحاد و تەرەقیان ڕاوەستانەوە یان بوون بە قوربانی ئەو هەڵمەتانەی کە اتحاد و تەرەقی کردیانە سەر کورد و بە شێوەیەکی زۆر مەئەساتیش لە ناوچوو کوژرا کە شێخ سەعیدی حەفیدە. شێخ سەعیدی حەفید کە پێوترێ لە بەروی حەفیدی کاگەحمەدی شێخە کە گۆڕی لە سلەیمانیە، ئەویش کوڕی شێخ مارفی نۆدەیە کە گۆڕی لە گۆڕستانی سەیوانە لە سلەیمانی. شێخ سەعید باوکی شێخ مەحموودی حەفیدە کە هەندێک بە شێخ مەحموودی نەمرەی ناسن و ئەویش باوکی شێخ لەتیفە. شێخ لەتیفیش باوکی شێخ کاوە و ئێستا لە زنجیرەی ئەوان شێخ لەتیف مەهابادی ماوە کە شووی کردو بە عەرەبێک بە دەردی خۆیاڵێ لەبەر خاترەوەی کە شێوەی لە عەبدولحەلیم حافظە چوو و کوڕێکی تریشانێک شێخ مەحموودە لە هەولێرە ئێستا گەنجێکە. ئەمە ئەم زنجیرەیە کە باسیەکەین، بەڵام ئێمە باسی شێخ سەعیدی حەفی دەکەین کە یەکێکە لەو سەرکردانەی ئیسلامی کوردی عەشائیری کە لەو فترەیە سەریان هەڵدا دروستبوونێکی زۆر لەپڕ بەڵام ناکارامە لە بەگەڕخستنی وزەی هەموو کوردی لە پێناوی دروستکردنی قەوارەیەکە. ڕەنگە ئەمێکێ بێت لەو ئاڵقە زەعیفانەی کە باسییانەکەین، هەرچەندە شخصیەتێکی کاریگەر و بەهێزی هەبوو. ڕۆڵی شێخ سەعید و دەرکەوتنی شێخ سەعید هەروەها ئیبراهیم پاشای میلی و مەلا سەلیمی خێزانی و شێخ عەبدولسەلامی بارزانی و هەروەها تاگاتە شێخ سەعیدی پیران و شۆڕشەکانی تر بەدوایە. بە هەر حاڵ ئەمانەی سەرەتا تەئکی دەکەنەوە لە لامەرکەزێتی حکمی سوڵتان عەبدولحەمید کە باوەڕی بە سیستمی ئیلایاتی ئیسلامی هەبوو کە ناوی ئەیالات بوو، واتە ویلایاتی ئیسلامی کە لە سەردەمی عەباسیەکان و لە کۆتایی ئەمەویەکانیشە هاتبووە دی. هەر ویلایەتێک کە ناسراو بوو بەوەی ویلایەتی قەومێکە یان ویلایەتی مەزهەبێکە یان عەشیرەتێکە یان خانەدانێکن سەرپەرشتیان کردوتە دەست بۆ خۆیان کردویانە بە ویلایەتێک و سیستمێکی لامەرکەزیان تیا دروست کردووە، بەڵام پەیوەستە بە پایتەختەکەوە. لە دەوڵەتی عوسمانی هەر بەو شێوەیە بوو لە کۆتایی فترەی سوڵتان عەبدولحەمیدە بەتایبەتی بۆ کوردەکان کە ئەو ئیمارەتە کوردیانە لەو سەردەمەیە دروست بوون. دیسان ئەمە ئەوەمان نیشانەداتەوە ئەم مێژووە کە ئەو لامەرکەزیە توندیەی ئەو مەرکەزێتیە ساریمەی کە ببورن، ئەوەمان پیشانەداتەوە کە ئەو مەرکەزێتیە توند و تیژە سەختەی دوای انقلابی 1970 لە ئاستانە ڕوویدا کە تۆرانیزمەکان هاتنە پێشەوە، ئیتیحاد و تەرەقی هاتنە پێشەوە، دوایش تەڵان زەمینەیەک بوون بۆ دەرکەوتنی مستەفا کەمال و تۆرانیزم کە بە یەکجاری بوو بە دینی ڕەسمی دەوڵەتی تورکیای نوێ و هەتا ئێستاش بەردەوامە. ئەوەمان نیشانەدا کە ئەم مەرکەزێتیەی دوایی دروست بوو لەسەر ئەساسێکی پانتۆرانیزم یان سکولەرستی جۆکردنەوەی دین لە دەوڵەت و چ کاریگەریەکی لەسەر کورد هەبوو، چەند درندانە لەسەر کورد تەطبیق کرا. دەرکەوتنی شێخ سەعیدی حەفید و پاشان نەفیکردنی بۆ مووسڵ و بەڕەحمەت بێ کوژرانی لەوێ بە شێوەیەکی پڕناسۆر. ئەم شەو باس لەوە ئەکەین هەڵبەتە سەرچاوەی کوردی و عەرەبیش طبعا لەسەر ئەوانە هەن کە پێشترێکی وەکو محەممەد ڕەسوول هاوار کە مانگی ڕابردووە ئەمری خوای کرد لە سلەیمانی کتێبێکی بە نرخ و توێژینەوەیکی باشی لەسەر شێخ مەحموود نووسیوە، هەروەها مزەکراتی شێخ ڕۆفی کوڕی شێخ مەحموودی حەفید نووسیوێتی، هەروەها وەفایی شاعر لەسەر لە گەنجینەی مەردان کە کتێبێکە باسی ئەم بابەتە ئەکاتەوە، هەروەها ئەو وەسائقانی کە ئێستا کەوتونەتە بەردەست، هەندێک لە بەردەستمان وەکو وەسیقەی ئینگلیزەکان هی قونسوڵ و سەفارەتی ئینگلیز لە مووسڵ، هەروەها لە ئەستانە یان ئەوانەی عوسمانیەکان کە لەم فترانەی دواییدا بە شێوەی کتێب چاپ بوون و زیاتر زۆر شتمان بۆ ڕوونەکەنەوە. بەڵام لەگەڵ ئەوەشە هەتاکو ئێستا نەمان و یان کوژرانی شێخ سەعیدی حەفید لە مووسڵ بەو شێوەی کە باسیەکەین هەتاکو ئێستاش جێگای پرسیارە، ئەگەرچی کورد ئێستا لەو هەلو دەرفەتەیانیە بڕوا بگەڕێ بە شێوەیەکی توێژینەوەی یاسایی و دەستوری و مێژووی و دراساتی بزانێ هۆی سەرەکی کوژرانەکەی چی بووە. ئەوانەی کە باسەکرن زۆربیان هەروەکو تەخمینێکن. شێخ سەعیدی
حەفید کە زنجیرەی بەرەبابی ئەگەڕێتەوە بۆ ئیمام موسای کاظم ڕەحمەتی خوای گەورە لە هەموو لایەکیان بێ ڕۆڵێکی زۆر گەورەی هەبوو لە بەگەڕخستنی وزەی هەموو کوردەکان لەو شەڕانەی عوسمانی ڕووس چونکە ئەوە یەکێکە لەوانەی کە لە سلەیمانیەوە چەکداری خۆبەخشیان ئەنارد بۆ ئەو غەزایە کە بە زاراوی ئیسلامی وانا و ئەبرا لە کاتی خۆشی و کارتێکردنێکی گەورەی هەبوو بە تایبەتی لە شەڕەکانی 1976 بۆ 1970 کە پێشتر باسمان لێوە کردووە کە کارتێکردنی سەرانی تری وەکو بەدرخانی گەورە و ئەوانی تریش هەر لەوێدا هەبوون. لە ساڵی 1999 شێخ سەعید بانگە کرێ بۆ ئەستەمبول لەبەرەوەی کێشەیەکی گەورە لە نێوانی ئەوانە کە پیانەوترە ساداتی بەرزنجیش ساداتی بەرزنجی کە ئێستاش لە سلەیمانی هەر بە سادات کە وترا مەبەست لە ساداتی بەرزنجەیە مەبەست لە ساداتیش ئەوانن کە ئەولادی پێغەمبەرن عەلەیهی سەڵات وەسەلام واتە سەیدن بە کۆ ئەوترێ سادات بەرزنجەکانیش سولالەیان لەبەرەوەی ئەژێڕنەوە بۆ ئیمام موسای کاظم بە سەید ناو ئەبرێن لە سلەیمانیا ڕۆڵێکی کاریگەریان هەبوو لەو سەردەما و پێش ئەویش چونکە لە زمانی باپیری ئەویشە کە شێخ کاک ئەحمەدی شێخە ڕەحمەتی خوای لێبێ کە کاریگەریەکی گەورەی هەبوو لە بڵاوکردنەوەی ئیسلام و ڕێگاگرتن لە بڵاوبوونەوەی تەشەیع لەو سەردەمەیە کە ئەوی تیاژیاوە. کێشەیەکی گەورە هەبوو لە نێوانی ساداتەکانی سلەیمانی و نێوانی تاڵەبانیەکان کێشەکان وردە زیاتر پەرەی ئەسەند و هەتا گەیشتە ئەوەی لە ساڵی 1999 شێخ سەعیدی حەفید بانکرا بۆ ئەستەمبول بەڵام قەدەرەن وەکو هەر باسمان کردو کە سوڵتان عەبدولحەمید سۆفی بوو دیندار بوو خەڵکێک بوو باوەڕی بە کەرامات و خەوارق هەبوو پێشتا شتێکی سیر نەبێ ینی کابرایەکی وا باوەڕی بەوە هەبێ ئێستا ئەڵێ لە 1968 ڕئیسە عەرەبەکان باوەڕیان بە سحر و فاڵگرتنەوە و بەو جۆرەشتانە هەیە لە وڵاتی عەرەبیشە ساڵانە 4 ملیار دۆلار سەرفەکرێ بۆ ئەم شەعبەدەبازی و بۆ ئەم سحر و جادوگەریە. لەو سەردەمەیان سوڵتان عەبدولحەمید بە دافعیەوەی کە پیاوێکی سۆفی بوو لەبەرەوەی سوڵتان عەبدولحەمید پیاوێکی سۆفی بوو کاریگەری معجیزە و طبعا معجیزە بۆ پێغەمبەرانە بەڵام کاریگەری شتی خەوارق کەرامەتی ئەولیا ئەمانەی باوەڕ پێ بوو کە لە سەردەستی ئەو خەڵکانەی لە نزیکین و دیندارن ڕوو ئەدەن لەو قەدەرن لەو سەردەمەیە کە ئەو چوو بۆ ئەویان بردبوو بۆ ئەو دادگایی کردنە یان بۆ ئەو پرسیار و جوابە لە ئەستانە لێی بکرێ کوڕێکی سوڵتان نەخۆش کەوت بوو وەختێک شێخ سەعیدی حەفید دوعای بەسەرا خوێند و دەستی بەسەریا هێنا بە قەدەری خوای پەروەردگار چاک بووە ئەمە وای کرد کە سوڵتان زیاتر بایەخی پێبدا و احتیمامێکی زۆری پێبدا دوایی شێخ سەعیدی حەفید نوشتەیەکی بۆ کرد کە لە کوردیا مەشهورە بە گولەبەن طبعا خۆی شتێکی وهانیە کە گولە نەیبڕێ بەڵام لەو سەردەمەیە هەتاکو ئێستاش لە ناو نەخوێنەواری کووردا یان لە ناو سۆفی و دەروێشە بڵاو بوو بۆەوە کە کاریگەری سلبیشی کردبوو لە هەندێک لە سوارچاکانەکە کە لەگەڵ شێخ مەحموودی حەفیدا بوون و دواتر لە شەڕی بەردە قارەمانە کە پێیان وە ئەبێ کە شێخ مەحموودی حەفید گولەبەنی پێ و گولە نایبڕێ بەڵام دوایی کە بریندار بوو بە کسپەیەکی ئیمانی لە هەموو ئەتباعەکانی دەرکەوت کە ئایا ئەم گولەبەنە ئەسڵەن ڕاستە یاننا ئەوە طبعا جەدەلێکیشە ڕەنگە ئێستاش هەر لە زۆر ئەوساڵی ئیسلامیەکانە بە تایبەتی لە سۆفیزمەکانە هەر دەنگ و ڕەواجێکی هەبێت کە ئەسڵ طبعا شتی وهانیە چونکە ئێمە زانین کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە غەزای ئوحودا خۆی بریندار بووە یعنی ئەگەر گولەبەن ڕاست بووایە حتمە نەبووایە بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەبێ بەڵام کە ئەو نوشتەی گولەبەنەی بۆ ئەکا و قەدەرەن دوای نوشتەکەش چەند ماوەیەکی کەمی پێچوو دوای ئەوە ڕۆژێک لە ڕێگای نوێژی جومعە ئەرمەنیەکان پەلاماری سوڵتان عەبدولحەمیدیاندا و محاولەی کوشتنیان کرد و ڕوومانەیەکی دەستیان خستە ناو ئەو سیارەیان ئەو عەرەبانەی کە پێچوو بۆ نوێژ بەڵام ئەو خۆی هیچی لێ نەهات ئەمەش ئەوەندەی تر باوەڕی بە گولەبەنەکە بە قووەت کرد و ئەوەندەی تر باوەڕی بە شێخ سەعیدی پیران بە قووەت کرد تەنانە دوای لێهات کە شێخ سەعیدی حەفید گەڕایەوە سلەیمانی سوڵتان عەبدولحەمید
شفرەی نهێنی تایبەتی بروسکەکەی خۆی دابووە. یعنی یەکێکی وەکو شێخ سەعیدی حەفید لە سلەیمانیەوە مباشر ڕاستەوخۆ بە سوڵتان عەبدولحەمیدەوە پەیوەندی هەبوو. تەنانەت ئێستا دەرەکەوێت لە هەندێک لە بروسکەکانی سوڵتان عەبدولحەمیدە بۆیە نووسێ کە فڵانم نەخۆشە و دوعای بۆ بکە. یعنی بەڕادەیەکی ئەوەندە باوەڕێکی گەورەی بۆ دروستە بێت. لەبەرەوە شێخ سەعیدی حەفید لەمەوە کاریگەریەکی زۆر گەورەی بۆ دروستە بێت. هەندێک کاریگەری هەیە ئینسان ئێوەشەزانن کاریگەری هەندێک کەس لە زاتیەتی خۆیەوە دێ لەبەرەوە خۆی کاریگەرە شخصیەتێکی کاریزمیە کار لە دەوروبەری خۆیەکە بەو بیرواوەڕێ هەڵی گرتووە دینی بێ ئەلمانی بێ هەر شتێکی تر بێ بەڵام هەندێک کەسی تر لە گروپێکە ڕۆڵێک زیاترە بینن ئەمەش طبعا شتێکی معلومە لەناو هەموو گروپ و جەماعەتێکە هەیە. شێخ سەعیدی حەفید نفوذێکی دینی خۆی هەبوو بەڵام وا پێناچێت لەو سیرەی کە ئیخوێنینەوە ئەو شخصیەتە ئەوەندە کاریگەر بێ مەسئولێتێکی وا گەورەی پێ بسپێرێ یا تەسەووری لێ بکرێ کە ئیمارەتێکی کوردی گەورە دابنێ دای بمەزرێنێ کە سەرەتایەک بێ بۆ دەوڵەتی کوردی بەڕاستی چونکە ئەوەی کە بە یەکێکی وەکو میر بەدرخان کراوە یان بە میرەکانی تر کراوە بە یەکێکی وەکو شێخ سەعیدی حەفید نەکراوە. ئەگەرچی وەکو تەقریری قونسولگەری ئینگلیزی کە ئێستا بڵاو بۆتەوە باسەکە ئەڵێ نفوذی شێخ سەعید هەر لە سلەیمانی نییە بەڵکو لە هەر هەموو سەراسەری ویلایەتی مووسڵ نفوذی هەیە و حتا ئەو لە قەوسا نووسیوەتی بە ئینگلیزیەکە نووسیوەتی حاکمی فعلیە بلا منازع یعنی حاکمی دەسەڵاتدارە بێ ئەوەی کەسێک هەبێ شان بدا لە شانی. ئەم متمانە پێکردنەی سوڵتان عەبدولحەمید وای لێ کرد پارە و ئیمکانێتێکی زۆرتری بداتێ. حکومەت یان سوڵتانی عوسمانی لە هەندێک ئەرازی میری پێوترێ واتە زەمینی حکومەت پارچەزەوی حکومەت بدرێ بە خانەوادەی شێخ سەعیدی حەفید. ئەو گوندە زراعیانەی کە هەبوون عایدی سوڵتان بوون هەر تاپۆ کران لەسەر سیستمی تاپۆ هاتە پێشەوە لەبەرەوەی وەکو شێخ سەعیدی پیرانیش کە هات لەو سەردەمە تەمان ئاغا هەبوون پیا و ماقوڵان و خەڵکانێکی بە نفوذ هەبوون لە کوردستانی ئێمە هەڵوەتە زیاتر سیستمێکیش هەبوو پێیانوترا تاپۆی ڕەشی عوسمانی ئێستاش کە ناوە برێ لە تاپۆی عوسمانی هەیە تاپۆی ڕەشی عوسمانی هەیە. ئەوە هی ئەو سەردەمەیە کە وەرەقەیەکی ڕەسمی ئەنووسرا کە ئەم ئەرزەی بە گوریسەیان پێوە لەوێەوە بۆوێ سنوورەکەی ئەمەیە لەسەر فڵانی کوڕی فڵان تاپۆ کراوە ئەبەن عەن جەدهی ئەوە و بۆ حەفید و وەچە و نەوەکانی دواییشی هەر ئەمێنێتەوە. بەنیسبەت ئەمانیشەوە شێخ سەعیدی حەفید مڵک و ئەملاکێکی زۆری کەوتە بەردەست و وردە وردە ئەوەی کە هیچ جوتیارەکانیش بوو بە جوتیارەکانەوە ئەکەوتە بەردەستی شێخ وای لێ هات شێخ لە سەردەمی ئەوە نفوذە شێخی بەرزنجی نفوذێکی ڕۆیشت وەکو نفوذێکی دەرەبەگی شان بەشانی دەرەبەگەکانی تر و ئاغاکانی تر ئەڕۆیشتن. جاری وا هەبوو لە حکمیشە چەوسانەوە هەر وەکو ئەوان ڕوویەدا داڵدەدانی پیاوکوژ و جەردە و دزیش جاری وا هەبوو لە لای شێخ سەعیدی حەفید داڵدە ئەدران هەر وەکو لە لای ئاغایەکی دەسەڵاتدار داڵدە ئەدران. ئەمانش تەمان هەموویان کارتەکردنی سلبیان کردە سەر شخصیەتی شێخ سەعیدی حەفید و هەروەها دەوروبەریشی و هەتاکو ئێستاش لەسەر خانەوادەی سادات و گومانکردن هەتاکو ئێستاش بەو سەروەت و سامانەی کە لە بەردەستیانە هەیان بووە. ئەم جگەلەوەی کە سوڵتان بۆ خۆی بەڕەسمی بۆ تەکیەکەی شێخ سەعیدی حەفید لە سلەیمانی مانگی 40,000 لیرەی ئاڵتونی بۆ بڕیبەوە مانگانە کە ئەمە ئەگەر تەسەووری کەین شتێکی خەیاڵی دەرەچێت لەبەرەوە زۆر بە مودەتێکی کەم هەروکو محەممەد ڕەسوڵ هاوار لە کتێبەکە لە لاپەڕە 144 ئەڵێ زۆر بە مودەتێکی کەم خانەوادەی بەرزنجی بوونە خانەوادەیەکی ئۆرۆستۆقراتی یعنی بوونە خانەوادەیەکی دەوڵەمەندی خاوەن ئیمتیاز و نفوذ و پارە و سەرۆت و سامان تەمانەمان کە لە دەستیانایە ئێمەش دەزانین لە تەرەفێکی ترەوە خاوەنی نفوذێکی دینیشن چونکە ڕێبازی طریقەی قادری دەروێشیان بۆ مابوو و گرت بوویان ئێوازان لە کوردەواریە ئەوە دوو نفوذی گەورەیە نەقشبەندیە و قادریە طبعا لە لای ئێمە ڕفاعی هەیە سەهرەوەردی هەیە ئەوانە زیاتر لە مووسڵ و لە بادینان
کارتێکردنێکیان هەیە بەڵام لە ناوچەی هەولێر سلەیمانی بەڕادەیەکی سەرەکی بریتیە لە تەکیەی پاڵەبانی تەکیەی کەس نەزانی تەکیەی نەقشبەندی و قادری کە نەقشبەندی و قادری دوو نفوزی هەرە گەورەی سۆفیزمن لە کوردستانە و ئێستاش تەوان کارتێکردنێکی گەوریان هەر ماوە.